سلااوان لێبێت خۆم بە خۆشحاڵ و کامران دەزانم هاتمەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی دیکەی مایکی پەیام تەوەری ئەم جارەمان لەسەر حاڵەتەکانی کوشتنە کە بەداخەوە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا ئەتوانین بڵین 5 کەس کوژران لە هەولێر و لە پارێزگای هەڵەبجە بە هۆکاری زۆر سانا و بەسیط. من دەچمە لای هاوڵاتیان و دەمەوێت بزانم ئەوان هۆکاری کوشتن بۆچی دەگەڕێنەوە، بۆچی وامان لێ هاتووە کە ڕۆژ نییە هەفتە نیە گوێمان لە ڕووداوێکی کوشتن و هەواڵێکی کوشتن نەبیستین. دەمەوێت لەگەڵ هاوڵاتیانە گفتوگۆ بکەم و هۆکارەکەی وە چارەسەر بخەینەڕ لەگەڵماندا بن و فەرموو وەکو هاوڵاتی چی لەسەر مەسەلەی حاڵەتەکانی کوشتن هۆکارەکەی بۆچی ئەگەڕێنیت؟ وڵی بەراد ئاگام لەو ئەخبارانە نێت تۆ بەسیەکەی خەڵک زۆر بوو و کێشە زۆر بوو تا یەکتریە کوژن و خەڵک کە زۆر بە یەکتری کوژن چەک بڵاو بە یەکتریە کوژن بڵاوبوونەوەی چەک و با بڵێن بەربڵاوی لەناو خەڵکە هۆکارێکی کوشتنە اینجا خەڵک تێر بێ چاوی سوورە بێ یەکتریە کوژن ئیتر وەکار زۆرە سا خەڵک تێرە ئای بۆ تێرنەوە یەکترێ کوژن ئەم هەموو سیارە و هات و چۆ و بازار و خەڵک خۆی وا پیشانەدا کە برسیە بەس تا ڕادەیەکی شتێرە و برسیش هەیە و برسی هەیە بەس تێریش زۆرە. پێت وایە هۆکارەکانی کوشتن بەشێکی بۆ ئەو ناگەڕێتەوە کە ئێمە ئەو کەسانە لە گەورەی ئەو تاوانە تێناگەن کە لای خۆی گەورە کوشتنی کەسێک وەکو لە ڕوخانی وەکۆڵە کەعبە لە ڕووی دێنەوە لێکی نادەنەوە ئەوان ئەگەر لە ڕووی دێنەوە لێکی بنەوە کەس ناکوژێ لە ڕووی دێنەوە لێکی نادەنەوە لە ڕووی نەفسی و کۆمەڵایەتی ئەو شتانە لێکێنەوە. من وایە مەسەلەی کوشتن چارەسەری بابەتەکان بکە مەسەلەی کوشتن یعنی کاتێک کێشەیەکە ڕۆی بەرامبەر بکوژێ و کێشە کۆتایی یان قوڵترە بێتەوە و کێشەکە گەورەترە بێت. ئەزانی چۆنە یەکێک کە هەست بکە ئەگەر هیچێکی کوشت محاسبەیەکرێ سزا ئەدرێ لەوانەیە نەتوانێ بیکوژێ بەس لەوە چێ سزادان و شت کەم بوو بێتەوە لەبەرەوە کوشتنی زۆر بووە. هاوڵاتێکی خاوەن بە ئەزمون ئەم هۆکاری کوشتانە بۆچی ئەگەڕێنیتەوە کە لە هەولێر ژمارەیە کوژرا لە هەڵەبجەشی بە هەمان شێوە ژمارەتی کوژرا؟ وڵا خۆی هۆکارەکەی بە زۆری مەسەلەی داراییە. خەڵکەکە داراییەکەی زۆر لە نشستیایە هۆکاری سەرەکی گەڕێتەوە بووەوە. ئەنجا واعیزی دینیشمان زۆر زعیفە بەڕاستی. واعیزەکانمان هیچ نین بە حەقیقەت ینی واز و ورشا زۆر مهمە لە مزگەوتەکانە دەوری مامۆستا زۆر فعالە ئەبێ ئەوانش دەور ببینن. جناب مەبەستەوەی کە ئێمە الحەمدوللا زۆر بەما موسڵمانین و تا ڕادێک زۆریش پابندین بە ئەرکە ئاینەکانەوە هەر ئەوانن بەشێکی بەداخەوە لە کاتی ئینفعالێکا لەوچێ بەشێکیان ناڵێم هەمویان بەڵام بەشێکیان لەوچێ ئەهلی جومعە و جەماعەت بن ئەهلی نوێژیش بن کەواتە ئێمە ئەبێ ئەو هۆشیاری ئاینی زیاترکن کە کوشتنی کەسێک لای خۆی گەورە لە ڕوخانی کەعبە گەورەترە. بەتاکید دەوری مامۆسایان ناڵێم زۆر دەورێکی باش یان ئەبێت ئەگەر ڕۆشنبیری بڵاوکەنەوە لەنێو خەڵکە کە ئەمە کوشتنی ئینسان تاوانێکی گەورەیە لای خۆی گەورە تاوانێکی زۆر قیزەونە ممکن نییە لێ خۆشببوونیە بێ لای خۆی تەعالە لەبەرەوە دەوری مامۆسایان زۆر گرنگە لەم بوارەیە. مەسەلەی بڵاوی چەک ئێستا ئەگەر تێبینی بکەیت ژمارە حکومەت دەبێ دەور ببینێ لە قەدەغەکردنی چەکی بێ بۆڵەت یعنی ئەوە زۆر دەورێکی فعالی ئێستا لە عێراقا تەماشاکەی ینی چەک بەربڵاوە ینی تاوان زۆرتر لە عێراقا. پێت وایە کێشە کۆمەڵایەتیەکان یاخود کێشەکان کە لەنێوە هاوڵاتیانە هەیە بەهێز و بە کوشتن و بە چەکێک لابێتەکان ئەوەیەتی کێشەکە قوڵەکاتەوە قوربان کێشەکە قوڵەکاتەوە و زۆر ئەستەم یەکا کە بگەن بە نەتیجە لەبەرەوە تاوانی کوشتن تاوانێکی زۆر قیزەون و زۆر خراپە. ینی ئەو سێ کەسەی شەوی ڕابردوو کوژان لەسەر ڕشتنی چەند لیتێک بنزینە کە ئەوتێ لە 500 دینا بۆ 1000 دینا بەڵام سێ کەس کوژران. جناب بێت وایە ئەم هۆکارانە بۆ لەسەر ئەم شتە بەسیتانە خەڵکە کوژن. وڵی لەسەر شتێکی بەسیت ینی پێویست ناکە ئەم خوێن گەرمیە لە سەر شتێکی بەسیت لەسەر بنزینە لەسەر تێ بنزین کەسێک کوژی ئەمە بێ نظامی ئەگەر نظامی هەبێ ئەگەر قانونی هەبێ محاسبە بکە ئەو شتە دروست نابێت تاکیدی. پێت وایە بڵاوی چەک و بوونی چەکی بێمۆڵەتێکی تر لەوە کارەکەیان تاکید ئەگەر چەک
ئێستا لە هەموو ماڵێکا چەک هەیە ئەگەر ئەو چەکە بەدەست هەموو کەسێکەوە نەبێ ئەو کەسێک پەلاماری چەک نایەت لەو کاتە کە عسابی گەرمە بێتە دەروەی شەکوژی پێت وایە مەسلەی پەروەردەی خێزان و ئەوەش تەسیری هەیە تاثیری هەیە بە تاکی تاسیری من شخصی خۆم لە ئەوە تەمەنم 70 ساڵە تا ئێستا سیلاحم لە ماڵی خۆمانیە نیمە نەخۆم نەمناڵم بەو شێوەیە پەروەردەم کرد بەڵێ پێت وایە بەشێکی تریش بۆ ئەوەیە کە ئەم کەسانە متمانیان بە دادگا نییە حەقەکەیان بۆ دێتەوە خۆیان پەنا بە تاکید ئەوەش تاسیری هەیە ئەگەر دادگایەکی عادلانە هەبێ لە شوێنی خۆی حەقی خۆی وەربگرێتەوە ئەویش بەو شێوەیە تەسەڕوف ناکە مەسلەی خۆتان زانە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە 5 کەس لە هەولێر و لە هەڵەبجە کوژراون بە ڕووداوی زۆر ئاسایی بە هۆکاری زۆر ئاسایی یعنی ڕووداوە مەسەن چەندی تێ بەنزین ڕژاوە لە بەنزیخانەی 3 کەس کوژرا لە هەڵەبجە لەسەر بابەتێکی دیکەی بەسیط قسەکە ئەوەیە ئەم هۆکارانە بۆچی ئەبنە هۆکارێک کە کەسێک هەڵسێ تاوانی کوشتن ئەنجام ئەو هۆکارانەیە ئەگەر یەکێک دەستی هینێکی مەسئولێ لە پشتی نەبێت ناتوانێت شتانە بکات ئەگە وەکو حەقیقە وەکو دینی ئیسلام ئەوەی بکوژێ نابێ سجنی کەیت نابێ بیژاڵیتەوە ئەبێ لە شوێنی خۆیان بکرێتەوە باشە ئەی مەسەلەی چەکی بێمۆڵەت کە ئەبینی هەر کەسی هەڵەسێ چەکی پێ کڵاشی کۆفەکرێت چێتی بێمەڵەتەوە مەسەلە زۆری کە هێنە لای مەسئولەکان پشتگیریانەکە ئەجا قەت ناتوانێت چەکی مۆڵەت بۆ من چەکم پێ نییە لەبەرەوەی کەس پشتگیریم ناکەوە وایەنە پێت وایە کێشە کۆمەڵایەتەکان بە چەک کۆتایی نایەت قوڵترێکێتە گەورە بە کۆتایی ئێزان چۆن هەموو دەوڵەتێک ئەگە ئەو ڕێبازە پیرۆتە دینی ئیسلام بگرێتە بەر بە حەتی تووشی کێشە نابێت وایەنە چونکە لەبەرەوەی ڕێبازی دینی ئیسلام کە خوای گەورە نادوێتی بۆ سەری ئێمەی مرۆڤ مسلمان ئەوانە تەطبیقم بە حەتیی بەسەر نایەت بۆ لەبەرەوەی سەری کە سەردەمی مسلمانیش هەتا لیانیان بە کەسێنەوە تەنانەت هەموو دینەکان وەکو یەک سێری کراوە مەسلەی پەروەردەی خێزانیش بابەتێکی گرنگە لەوەی کە خێزانەکان هەوڵ بن کە ئەگەر زۆر پێویست نەبێ بەڕاستی چەکانیان لە ماڵەدا نەنێن ئەگەر ئەو کەسە ئەو باوکە لە هێزی ئەمنیشە هەوڵ با چەکەکەی نێنێتەوە ماڵ بۆی ڕووداوی نەخوازە ڕوونەدا ئەم مناڵە بۆ خۆ کوشتن بێ بۆ کوشتن بێ بەکاری نێن ئەزان چۆنە کە دەوڵەتێک ئاوا تێک چوو لەسەرەوە کە جەماعەتی مافیا بدێت و گەندەڵ کە دەسەڵات بگرێتە بدەست ئەو لایش لە دەستی باوک دایک دەرەچێت چونکە عیلاقەی بە دەسەڵاتێکی مافیا ئەوەیە جناب هۆکارەکانی بۆ چیە گەڕنیت وەڵا هۆکارەکانی بۆ گێرمە خەڵک لێبردنی نییە خەڵک ڕوو لە خوا نییە تێگە یەکەم ئەوەیە ئەگەر خەڵک زەمیری بێ و ئژدانی بێ خەڵک ناکوژە کاکە زۆر دوو بۆ کەسی دێدە زۆر دوو شقی تێڵدە حەلەوێ ئەوە بەڵام بە کوشتن هیچ حەل ناوێ پێتوانێت کێشەکە قوڵتریشە بێتەوە لە سەداسەد قوڵترە بێت کاکە شەڕی تیاابێ عشرەت و عشتکاری تیاابێ خۆن ئەکسەرێتی خەڵک ئیمڕۆ عشایەرە کابرا تۆڵەیە کاتوو خەڵک بۆچی ئارامی نەما ئەم ئارامیە بۆ نەما ئەمێکە ئەوێ وەڵە خەڵک دوورە لە دین و لە دین و خەڵک دوورە ئەوەی ڕاستی بێ ئاوایی ئەگە خەڵک نزیک بێت لە دین و خەنەعەتی بێت زۆر ئارامترێکە سەبری زیاتر هەیە خۆی تووشی ئەو کێشانە ناکە باشە بۆچی چەک ئەبێ لە بەنزیخانە و لای هاوڵاتی هەبێ بۆ هەبێ وەڵی ئەمە تێ بەسەر حکوومەتەکمان بەڕاستی ئەم دروژمەکە دایناوە خراپە بەڕاستی خراپە کابرای بەنزیخانە بۆچی چەکی دابی ئەنا برا من شخصی خۆم لە هەشتاکان و هەتا کەمەندان بووم بێچەک نەبووم بەخوا زلێک من زەلامێ نەداوە تعدایکم لە کەسێ نەکردووە لێبردنم بووە لەبەرەوە بیرم ئەومە بۆ کە خوایەک هەیە ڕاقیوە بەسەرمانێ تۆ کابرایکی کرێکاری ماخورە تۆ چەک لابێ بەشێکی تیش بۆ ئەو ناگەڕێنیتەوە ئەم کەسانە کاتێک کێشەیەکیانە بێت ئەزانین دادگا حەقیان بۆ ناگرێتەوە لەبەرەوە ینی شەرعێت بە خۆیان ئەدەن بێن هێز بەکار دادگا هەتا نا بۆ فەقیرە تێگەی چینە گەورەکان دەستکاری ناکە ئەمدا ڕاستی ناتوان بڵێن لەبەرەوە من ڕۆژ سەر بە حیزبن لە ساواسە حیزبایەتی
أنا من شي بيلا من لم هسك الصبر وتحملي بي هسك آرام قريبة بحياتي توجي كيشو مشكلة ناوي لقل دراسك كان نقل لسه شيء بنزين رجاندن تو كاك جان هل أتواني خاوني كاك داي ولا شيء كواهي كاك لباري يخون ببره إذا كابرا شدوا بخويا بێپلانی حکوومەتەکەیە ئاگای لە هیچ شتێک نەماوە ئاگای لە وڵات ماوە نەوەڵا ئاگای لە وڵات نەماوە ئەوە هەر مەشغوڵی نەوت و پارە و ئێ بەسە و کاکە ئەوەتانێ لە هەر شوێنەکە بینی وەختێک گەزانی دوام کوژراوە یەکێ کوژراوە ئەمە یعنی بەڕاستی حکومڕانی ئەوە ناکرێ ئەگەر تۆ بتەوێ حکومڕانی ئەبێ عەدالەت بی سیلاح نەمێنێ ئیلا کە سەر بە حکومەت نەبێ معقولیەتی تایە تۆ بازاڕەدا ناوە سیلاح بفرۆشی بۆ ئەمە چی پێڵێن هەمووی ئەگەڕێتەوانێ بۆ قەزەی حکومەتەکە باشە مەسەلەی خێزان تا چەند تەسیری هەیە لەوەی کە تاقەکانی خێزانەکە وا هۆشیار بکرێنەوە کە چەک بەکار نێنن بەڕاستی چەک کێشەکان چارەسەرەکە کە هەمووی ئەگەڕێتەوە بۆ حکومەت تۆ با پێ و بڵێم ئەگەر حکومەتەکە شیدەتی هەبێ قانونی هەبێ هیچ کەسێ ناتوانێت چەقۆی بخ یعنی ماقولێتی تایە تۆ زەلامێک بەسیترین قسەی لەگەڵا بکەی دەمانچەو لێ ڕابکێشێ چەقۆ لێ دەربێنێ ئەی بۆ زمانی زوو لە زمانی حکومەتە یەکێ نێوێرا چەقۆی بخاتە گیرفانی بۆ خەیارپاکردنێک باشە ئیسا معقولیەتی تایە ساق تەکسیەک تەماشاکی کلاشکۆفی پێ دەمانچەی پێ بۆ چییە کاکە هەمووی ئەگەڕێتەوانێ بۆ حکومەتەکە سایقە بووە تالیبەری پێ بووە لەگەڵ ڕێزما بۆ شۆفێرەکان تالیبەری پێ بوو هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەو تۆ لە ماڵەکەی خۆتە ئەگەر گەورە نەبی مناڵەکانی هەریەکە بەلایەکە پەڕەوازابێ ئەگە حکومەتەکە قانونی هەبێ شیدەتی هەبێ نەک بچێ سبەینێ بە واستەیەک بە مەسوولێک بەرەڵایکە ئەمە هەمووی ئەگەڕێتەوە بۆ شانی ئەو تەنانەت لە گرتە ڤیددیۆکان ئەبیدین جایوێ لە کاتی شەڕیشە مەسەلەن چەقۆیان پێ وەکو خۆ باسکردیان وەکو تالیبەریان پێ بەوە لە یەکتێ دەهەنجا بەوە دایانە بەسەرێکا بەرامبەر ئەگەر نەشی کوشت بێ وەکۆڵی نیوە عمری کردووە برای باوکم برای بەڕێزم هەمووی ئەگەر قانونەکە قانون بێ یعنی بەڕاستی هیچ کەسێ ناوێرێت چەکەڵگرێ معقولێتی تیانە کاکە تۆ لە زمانی حکومەتە کە کابرا و دەوامەکەی تەواو بوو سیلاحەکەیان لێوەگرت لە مەجەبدایانە ناوەڕقەیەکیانەیە بەیانی ئەچۆوە دەوامەکەی خۆی ئێستا معقولێتی تایە تۆ سیلاح لە ماڵەوانێ چی دەوێت تایەتی ئاربیجی دەوێت بیکەیسی دەوێت یعنی چی حکومەت شۆن ئاوا وڵات دەڕوا بەڕێوە نەوێری قسە لەگە زەلامێک کاگوی دەمانچەو لێ ڕابکێشێ باشە بۆچی ئەمە ئەو بیرکردنەوەمانەیە مەسوولێک لە پشتێتی ئەڵێ کاکە جان عایدی منە عید و مایل لە قانونە ئەگەر ببێ قانونەکە ناتوانێت ئەو مەسوولە ببێ بە بەرپرسی ئەو بکوژە باشە وەکو وڵاتی پێت وایە چەک کێشەکان کۆتایی پێبێنیان قوڵترێکاتەوە چی ئەگەر چەک بە قوربانی چاو خۆ من بە کوردی کەسێک کێشەی زەوی هەیە باشە کێشی زەوی هەیە با ئەمە باشە ئەیەوێ لەگەڵ بەرامبەر یاکە جایوایە برای خۆیەتی ئەیکوژێت ئەمە کێشەکە چارەسەرەکە یان قوڵترێکاتەوە وێرە قوڵترێکاتەوە برای باوکم هەمووی ئەگەڕێتەوە بۆ شانی حکومەتەکە ئەو کەلیمەی حکومەت زۆر گەورەیە بەڵام لە ئێمە لە حکومەتمان نییە بەڕاستی من سەراحەتەن قسە ئەکەم شەرمیش لە هیچ کەسێک ناکەم حکومڕانی ئاوا ناڕوە لە وڵاتە یعنی حسابی کە فەرموو هەر سەد جادەکان تۆ حسابی ئەوەی بۆ بکە هیچ کەسێ حساب بۆ حکومەتەکە ناکە و جادەیەک تۆ معقولێتی تایە سێڕی سیارە بوو وەستێ ئەگە قانون هەبێ وڵات بتوانێ قانون بەرێ بە ڕێگاوانێ ئابە و شێوەیە ئاوە بەری بەرەڵا بێ نا ئەم دەسەڵاتە مەجای کۆیلۆمۆلەیەوە تێگەشتی بۆ ئەوەی ئەم فەسادە لەناو ئەم خەڵکە ڕەحم نەماوە شەرەف نەماوە ئەخلاق نەماوە هیچ نەماوە هیچیان نەهێشتن تر باسی چی بوو ئەتێ بڵێ بە بەخشینەوەی چەق بە کۆیلەکانیان ئەتێ وا بڵێ تاوانەوەی هەموو کەسیەوە زانێ باشە مەسەلەی کوشتن کێشە کۆتایی بێنیان قوڵترێکاتەوە قۆڵتریە کاتەوە تێتەرج بڵێ چی دەسەڵات نیە قۆڵتریە کاتەوە خراپترە بێ بەجاوان مەناعەتیان نییە جەنابەت ئەوە بکوژێت تێگەشتی ئەوان خۆیان مرتاح بەپێی ئەزمموی جەنابەت جارانی شار کوشتن زۆر ویان ئێستا زیایی کردو وڵای ئێستا زیایی کردو جاران کوشتن کوا بووە ئێستا من خەڵکی مەتەقەی هەڤراوانم تا ئێستا کوشتن من نەبینم ئەمڕۆ هەفتا ساڵە تێگەشتی یەک زەلام بیستووە وڵێ کابرا فڵان کەسی کوشت هەرەوەن لەو وەختەوە تاوەکو ئێستا خەڵکی تێڵم ناوی کوشتن نەبینم
ڕۆژ بە ڕۆژ ساعت بە ساعت دقە بە دقە خەڵک بە بێتاوانە کوژرێ نە محکەمەیان محکەمەیە نەسیادەتیان سیادەتە لەسەر ئێستا خۆم حاڵیان کێشەی محکەمەم هەیە ئەمێ هەیە تێگەشتی 4 دانە ساڵە پارەش ماوە بە محامیەکە 4 دانە ساڵە پارە ماوە تێ هەموو شتێ حەقی خۆمە ئەڵێن یا حەقەکەم بەرەوەیان ئەڵێ وەڵاهی محامیەکە ئەڵێ ئیشەکەم ناڕوا پشتیان هەیە پشتیان هەیە ئیشەکەم ناڕوا پشتیان هەیە ناوە هەیە پارەکەم باتەوە ناوە ئیشەکەشم جەناب الحەمدلله کەسێکی تێک قەناعەتێک گەشتێتی بڕۆم خۆم حەقی ترجاری وا هەیە تێک خەترە لێکرێ وا لێ تێگەشتی ئەڕۆی خۆت حەقی خۆت وەرگی هیچی من حاڵیان خۆم گەشتمەتەوە قەناعەت کە خۆت حەقی خۆ وەرگیتەوە والله هیچ ئیمانم بەمانە نەما لەم لا پارەکەشیان خواردم لەو نایشەکەشان منەکرد ئەمتر لەمە زوڵمتر هەیە 4 ساڵە چاوەڕێی دادگا کە وەڵامی ناداتەوە ئەتەوێ خۆ حەقیتەوە والله ئیسە گەشتومەتە قەناعەتێ تێگەشتی یەک کوڕیشم هەیە لەبەر پێناوی کوڕەکەم نەبووە ئەواقەمە کردو لەجێ ساڵێم با تووشی مشکلەش نەبێ با هەرەقەکەم ئێدە سەڵاتم چی بکەم لایەنی بەرامبەر پشتیان هەیە تەمان وەڵا لایەنی بەرامبەر پشتیان هەیە تێگەشتی پشتی ئەوە گرن ئەڵێ ئەزانین بۆ پشتیەگرین ئەڵێ حەقی ئەوە بەس من تەخیری یەکەم تێگەشتی شەکەتان ناتوانم بۆ بکەم تاخیری یەکەم بۆ نەسفەش تاخیری یەکەم بۆ ئەو ئێمالی کاوازی لێبێ حاڵەت و دیاردەی کوشتنی ساوای لێهاتووە لەسەر فولایی دێ لەسەر تۆزێ بەنزی زیاتر بکەیتە سیارەکەەوە ئەکوژرێ کەس کوتا هەر لە هەولێر لەسەر بنزین باش بووە ئارامیمان لەماوە ئایتر کابرا ئیتر مێشکی تێکتووە بۆ تێکشووە ئەی تێکتوە نەمعاشەکەی نەبوونیە کاکە گرانیە لە بازارە ئیتر بەشەر چییە بەقوربە پێت وایە چەک کێشە کۆمەڵاتەکان کۆتایی پێبێنێ یان قوڵترێکاتەوە چکە ئێستا بینی هەبێتن ئەوە نەخراترە بێت چکە هەرچێ بینی چەکێکی بەدەستەوەیە وەڵا شتیوا نابێت من نیشانەکەی ئەوەش نییە خەڵک متمانەی بەدەسەڵات و دەسەڵاتی دادوەری نەماوە خۆی حەقەکاتەوە ناوەڵات دەسەڵات کوا دەسەڵات چیەکات هیچەکات ناوەڵا هیچ ناکات دەسەڵات برا خێزانیش دەورێکی بێ باڵای هەبێ لەماکە هۆشیارکردنەوەی تاقەکان پەروەردەکردیان بەوەی کە چەک چارەسەر نییە وەڵای چەک هەر نەمێنێ باشترە چەک هەر بەدەست حکوومەتەوە هەبێ هەر کەسە بینێ ئێستا چەکێکی بەدەستوێ دەمانچێکی بەداوقەوەە خۆی بە چەک هەر نەمێنێ چەک بەلای حکوومەتە بەس واتەمەنم گەیشتۆ ئەم کاتەوە هەر چەک بە حکوومەتەوە بوو بەمە خەڵکان نەبووە ئێستا هەرچی مناڵێک ئەیبینی چەکی پێە چەقۆی پێە هەڕەشا کات ئەمانش بەدەست لە پشتی دەسەڵات وەڵێ کەسێکی ئاسایی ناتوانێت چەکی پێبێ ناوەڵە بۆ ئێستا ئاسایش هەیە کابرا مۆڵەت بەبێ هیچ شتێک چەکی پێ لە ماڵەوە لە هەموو شوێنێک هەیە وڵی دراشینەکەم کارەکەم بێتە حەمولی خەڵکەکەم بێتە حەمولە حەچیش نییە یعنی ئەوەنەژ ئەم حکوومەتان ژیانی وارە سەر ئەم خینسانانە ئەم حوڵاتیە بێتاقەت کردووە نیگەرانی کردوون حەچی عسابی لەسەر خۆینە لەحزەیەکە تووڕەبوونەکەی لەحزەیەکە توانێت خۆشی بگری بەڵامی تر ئینسان کە دەسەڵاتی خۆیان نەبوو ئەلو ئاشقاڵک ئەبێ ئەوش بزانین مەسەلەی کوشتن کێشەکان قوڵترێکات و چارەسەری نا هەر ئاسایی بۆ تۆ برا لە دیاردەش دەرچوو ئەو ئەمڕۆ دوێنێ ئەو حاڵەتە لە هەولێرا ڕوویداوە لەسەر چەند لیترێک بەنزین ڕەحمەتە لێ بێ وا بای 50,000 و بای گەڵایە بوو کاکە تۆ واکردی دوو نەفەر کوژی ئەبێ تەحەمولی نەبێ بێ قەناعەتی نەبێ ئەم حکوومەتە نە قەناعەت نە ئینسانێتی هیچ شتێکی لە میلەتان هێشتووە پێت وانییە بەشێکشی ئەوەیە کە یاسا سەروەر نییە کابراڵێ بەخوا خۆم حەقی خۆم نەکەم و حکوومەتی چ ناکە هەرەوەی ئەوەیە لە حەزەکەم حەقەکە بەدەست خۆم کەمەوە بەبێ یاسا سەروەر نییە لە وڵاتە هەچ کەس هێڵە سێ بانی هەر لە سێ حکوومەتێکە بۆ خۆی شەوقێکی حکوومەتە و بانیکە حکوومەت وڵاتێکم گری 4 ساڵە کەیسێکم لە دادگایە پیان وتم ئەو کەسی بەرامبەر دەستێڕە ناتوانانی حەقەکە بۆ وەرگرینەوە ئەڵێ ئێستا بیرم لەوە کردوتە خۆم حەقی خۆم بکەمەوە یعنی ئەمانە کێشەی گەورە نین بەتاکید دێوری وەرکە کابرا ئەو پەڕی بێمیتوانێتی بەرامبەرم حکوومەتە بەرامبەرم دەسەڵاتە ئەلێ خۆم ینی تەواو بێ ئومێد بووە ئەلێ با خۆم حەقی خۆم بکەمەوە مەجبورە چی بکە ئەتم کە حەقێک
یاسا بۆم نکاتەوە بەجوور خۆ بەدەستی خۆ بیکات. بۆچی ڕووداوەکانی کوشتن لەماوە زۆر بوون؟ وڵاهی لەبەرەوەی حکوومەتمان نییە بەڵێ ئەرە وڵا ئەگەر حکوومەت دەبێ و یاسا هەبێ کەس ناتوانێت کەس کوژێ بەڕاستی ئەرە وڵا ئەم مەسەلەی چەک بڵاوێشێکی تر نییە لە کێشەکان کە چەک هەر کەسی وەڵەسی و چەکی پێ و چەکی ئەکڕێ و بەڵێ وڵاهی ئێستا گەر یاساگە بێ چەک و شت قەدەغە بکە لە بازارە کەس ناتوانێت چۆنەڵی سیلا بەکار بێن ئەگەر قانون هەبێت ئەگەر کابرا بتوانێت سیلا هەڵگرێت ئەبێ چۆنەڵی هینی بکە چۆنەڵی ئەبێ شتێکی پێ بێ کە باجێکی پێ بێ ڕسمیاتێکی هەبێ ڕسمیاتێکی بێ ئەرەوەڵە پێت وایە کێشەکان بە کوشتن چارەسەرەبیان قوڵترە بێت وڵی خۆی بێتە کێشەی کۆمەڵایەتی ئێستا لەبەرەوە ئەبێتە دژمنایەتی خۆی لە زمانی حکوومەتە کوشتن و بڕین نەبوو تێگەی من تقریبان 50 ساڵم عمرە ساس دەکەم ئەو شانە نەبوو بەڕاستی ئەرەوەڵا ئەگەر چونکە کاتی خۆی گەر کەسێک سیلاحیا بیایە بۆیە بوو بە کێشە پێت وایە ئەمە شۆکارەکەی خەڵک گومانی لە دادگاکانەیە حەقی وەربگرێتەوە بە ناچاریە چێ بەلای خۆی شەرێتەدا بەوەی کە خۆی چەک بەکار بێت وڵی خۆی دادگاکان ئەمڕۆ بەڕاستی پژگیریە و فەقی ناکەن پژگیری چۆنەڵی دادگاکان بووینە یینی حکوومەت ینی بڵێن بەڵێ دادەستی حکوومەت ئەگەر خۆی یاساگە بێ لە هەرێمی کوردستانە چۆنەڵی دادگاکانە بێ پژگیری خەڵک بکەن نەگی حکوومەت بۆچی ئارامیەکە نەماوە و ئارامی کە جاران هەبوو بۆ نەماوە ئێستا بشکترین شت یاڵا دەما چاڵگرن وڵی ئارامیەکە ئازانی چەنە وەک ئەرز دەکەم ئارامی بە سەقامگیریەوە دروستە بێ کە سەقامگیری لە وڵاتدا نەبوو چۆن پێ بڵێم ئەو شانە بە یاسا دروستە بێت کە یاساژ نەبوو ئیتر دەبێتە چۆنەڵی ئەبێتە شتێک کە قانونی نەبێت لە وڵاتە والله هو کارەکەی بۆ نەفسی نەگەڕێتە خاڵە هەیە ینی چۆن بڵێ نەفسەتی باش نییە یعنی هەیە بۆ نمونە حاڵەکاتێکی تند و تیژیە بۆ نمونە وایە مەزاجی قوبوڵی ناکات تێگەی هەموو کەسێک تەبان هەرێکە و بە شێوازێک پێت وایە مەسلەی تەقەکردن و کوشتن کێشەکان کۆتایی پێبێنەیە و نەوەڵا ئەمە قوڵترێکات بە تاکید دیاردەیەکی ناشرینە لە ناو کولتوری کورددا شتیوانە هاتووە و نێژ بووە بەڵام وەکو ئیسەکە هاتووە و دیارە معلوم کەشەهواکەی باش نەبووە مەسلەی بەربڵاوی چەک ئەمەش کێشەیە دیکە نییە کە چەک بەربڵاوە چەکی بێمەوڵەت زۆر لای خەڵکە طبعاەوە لەسەر و خۆمانەکە قانونەکە حکوومەتە کە حاکمە یعنی ئەمانە بە حقت بەس بۆ یەکشت ئەگەڕێنینەوە ئێمە هەیە تۆزە لە سەڵاتی یان هەیە ڕوتبەیەکی هەیە یان بۆن من لە پشت ئەوە کە سوکاری ئەوە کە ڕوتبەیەکی کە پشتی بۆ قایمە هەڵەسی چێکێکا بەلاقەریە تەنها خەتای کێ خەتی قوربان دیارە خەتای کێ خەتای پاشای وڵات ئەو گومانیتیانە ینی سەخۆ بڵێ بابێنە سەراحەتێک ینی ئەویش قسووری نەکردووە نەکەین هەموو جار تەشویشخەنە سەری بەڵام وەکو مۆڵەتانە بۆ ئەدرێ بە کەسانی نزیک لە دەست بازاری ئازارە بێ چەکیتیان بازاری ئازار لە ڕووی نرخەوە ئازارە نەک لەوەی هەرچی شمە ئەکری خەڵک مەسەن تلیاک بێنە بیفرۆشە لە بازار ئازادە نەخێر ناکرێت ئەوەش بێگومان بەڕای منەوە شتێکی جوان نییە باش نییە کۆتا پرسیانم پێت وان نییە مەسلەی بتمانە نەبوون بە دادگاکان هۆکارێکی دیکەیە کابراڵێ بۆچی چاوەڕێ 4 ساڵ تا دادگا ئەو جا حەقیشم ناسەنێ خۆم تەقەوەی کوژم و نەجات ئەم ئەقلیەتەش هەست ناغی بەشێکی ئەوەیە کە دادگاکان سەروەرنین دادگا سەروەرە و هەموو کاتێکی سەروەر بووە بەڵام وەکو پێم وتی نەفسیەتێک هەیە لە دەرونی هەنێک کەسە تێگەی یعنی باوەڕ و ئینی بۆ حکومت نەماوە کە حکومت ئایا حەقی بسەری یان حەقی نەسەری لە هەرێمی کوردستانە ئەم جەماعەتە چەکدارە تا ئێستاکانی هیچ لێپرسینەوەکە لەگەڵ نەکراوە ئەوانەی کە ئیجازیان قیناکە ئەوە لەوانەیە بۆ کەسابەت بێت لەوانەیە دوژمنایەتیان نەبێت بەس تا ئێستاکانی ئەوانەی چەکیان هەیە بێمۆڵەت لێپرسیان لەگەڵ نەکراوە شخصێک هەڵە سێ کەس دەکوژێت یعنی 3 کەس لە لای خۆی گەورە چ تاوانێکی هەیە بۆچی ئارامیەکە نەماوە بۆچی تەحملمان نەماوە بۆچی کارەکەی کەڕێتەوە بەڕاستی ئەگەڕێتەوە بۆ یاسا ئیمڕۆ پێش هەموو شتێک
لە پێش هەموو شتێکەوەیە من ڕێزمێ بۆ هەموو حاکمەکان ئجراتی خۆیانەکەن بەڕاستی بەس شێوازی هەیە سێرەکەیت قانون هەیە لەگەڵ سیاسیایە قانون شێ لەگەڵ سیاسیان نییە ئیمڕۆ بەڕاستی کوشتن یعنی بەڕاستی شتێکی شایستە نییە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە کابرایەکە وڵسێ 5 کەس 3 کەسە کوژێت قەینا تۆ 3 کەسە کوژی بزانە چەند عایلێ هەیە چەند مناڵی هەیە چەند یعنی پەروەردەی هەیە کە بەخێوی کات چەند کە سوکاری هەیە یعنی ئەمە ئەو کەسێک کە ئەوەی کردووە یعنی بەڕاستی ئەبوایە مەحاسبەی ئەو بەنزیخانەش کرێ کە ئەو کەسەی لێدانراوە بەڕاستی ئەبێ ئەمڕۆ هەموو کەسێک کە چێتە شوێنێکەوانێ بە خوێنەوارێکی هەبێ زانستێکی هەبێ علمێکی هەبێت نەکوویەک لە خۆی و پەلاماری سلاح بێت پەلاماری خەڵک بات ئەم چەکانە هەیە لای خەڵک بۆ چێکی بێمەڵەت ئەوە زۆرە بەڕاستی ئمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان نەپەرژاوتە سەر ئەو شێوازەی کە عنی ئمڕۆ چەک بێمۆڵەت بگاتە ئەو ئاستەی کە عنی نەمێنێت ماوە زۆر ماوە لە سەدا تاکید بە لە سا 60 ماوە ئەو کەسانش بەرپرس کەسانی دەستۆیش لە پشتیانەوە نین وڵی من بەڕاستی ئێستا من بۆ کارەساتە پێم زۆر پێم ناخۆش بوو کە شخصی هەڵسا لە بەنزیخانەیەکە دوو هاوڵاتی عەرب هاوڵاتی کورد کە عنی بەڕاستی بۆ شێوازە ڕۆی یعنی ئەمە لە سەرمانەکەوێت لەبەرچی ئێمە هەرێمێکی پارێزێراوین بە حساب ئەنجومەنمان هەیە وەزیرمانمان هەیە دادگامان هەیە و لە هەمان کاتە دەستورمان یاسامان و قانونیشمان هەیە بەڕاستی ئەبووە ئجراعەتی یاسایی بە هەموو شێوازێ لەگەڵ ئەو شخصا بکرێت و لەگەڵ ئەو بەنزیخانە بکرێت کە عنی بەڕاستی ئەو دیاردێن نوانوە لەبەرچی لەبەر ئایا تۆ شخصی ئەگریتە خۆت چەکێکی تێ بێمۆڵەت ئەیتێ لە بەنزیخانێکە حرز بێ هەچیە بێت ئەی نابێت لێرپرسیی لەگەڵا بکەی بڵێ ئەم چەکە تێ بۆچیە دەمێ هەندێک پێتوانیە ئەمە بەهۆی بێمتمانەبوونەوە بە دەسەڵاتی دادوەری کابرا ئەڵێ من بۆچی چاوەڕێی دەسەڵاتی دادوەری بکەم 4 ساڵ تا حەقەکەم وەرەگرێتەوە خۆمەچەم حەقی خۆمەکەمەوە ئەمە شتێکی دیکە نییە لە کلێنەکانی یاسا سەروەرن ئمڕۆ بە هەموو شێوازەکان ڕێژەی کۆمەڵاتی کە ئێستا دروستە بێ لە بینی خێزانەکانە و لە بینی کۆمەڵاتیە دروستە بێ لە بین چەکدارەکانە بەڕاستی هەموویە گەڕێتەوە ئەو شێوازە یەکێ لەو هۆکارانە ئەوەیە بەڕاستی ئمڕۆ ئەگەر چەکدار بێمۆڵەت بێت یاسای لەگەڵا بێت ئەوانەی کە چەکیانی هەیە بێمۆڵەتن یاسایان لەگەڵ یعنی ئیجراعەتی یاسایان لەگەڵا بکرایە و چەکیان لێ دامۆڵڕایە بۆ شێوازە ناگا یعنی شخصیەک نە خوێنەواری هەبێت نە عیلمی هەبێ نە زانستی هەبێ چەکێکی بەدەستەوە بێت بچێ 3 کەس کوژێ 3 کەس کەمە لەم ڕۆژە ئای باشە خوای گەورە بۆ عەزەمەتیە ئەو ئینسانی دروست کردووە ڕێز و احترامی لێکدێ حتا گەشتۆ بۆ ئاڕاستی کە خۆی ئەیباتەوە باشە تۆ 3 کەس بکوژی 6 کەس ئەمە تاوانێکی گەورەی نییە من داوام لە حکوومەتی هەرێمی کوردستانەیە ئێستاش لەم کەناڵۆ بەڕاستی ئەیڵێم با ئەم ئیجراعەتە نەمێنێت با بەڕاستی ئیجراعەت لەگەڵ ئەو کەسانە بکرێت بۆ شێوازە ئاڕۆن دنیا باز نییە ئەو عالەمەتیا چووە حەبووی داما بووە خەڵک بێ مەعاشە خەڵک بێ پارەیە خەڵک بێ وەعزە ئامەتوی خۆی کوشە یایەکی کوشێ ئەوەیە جاران ئەم مەسەلەی کوشتنە ئەو نەهەبوو یان نەبوو نەبوو بەخوا من بەبیرە بێ بەحاڵ کەلیمە سوور بوو لە عەلیاوە ئەو عەلیاوە لای خەراخ تا کەلیمە سوور کوشراوە هەر خەڵک باسیە کرد ئەو کەلیمە سوور کوشراوە ئەو کەلیمە سوور کوژراوەتە هەمووی باسیە کرد کاکە واز نەوەڵە خاڵە جا چەک کێشەکان چارەسەرەکە یان قوڵترێک کاتەوە وەڵا قوڵترێک کاتەوە وەڵا چەک وای لێ کرد ئەیکە من چەکە بێرە بێ لە کەس ناما کوشم وەڵا بەساقێتەوە هەموو چەک وای لێ کرد چەک و بوغرایی و دەوڵەمەنی کابرا دەوڵەمەنە ئەی کوشێت هەنێکشی پشتی قایمە ئەرە وەڵا پشتی قایمە ئەرە وەڵا ئەرە وەڵا ئەرە وەڵا ئەرە وەڵا کاک ئەی وەکو پیاوێکی بە ئەزمون و کە ژیانێکی وەکو ئەڵێ جۆرا و جۆر لە چەند قۆناغێکی جۆرا و جۆرە بەسەر بردو لە حکوومەتە جیاوازەکانە ڕژێمی بەعس و دواتر حکوومەتی هەرێم و ئەونەی کە تێبینیت کرد بێ وڵی خۆشیشمان دیوە و نەخۆشیشمان دیوە ئەمە من تقریبا دەوری حەوتە و قسوور بزا عبرە لەگەڵ تۆ ئەمجا من پێشبڕکێتیم کردووە کاسپیم زۆر کردووە
پێت وایە هی ئەوەیە کە یاسانیە لەم قۆناغا یاسانیە خەڵک خۆی حەقەکاتەوە جاران لە تەمەنی ئێوە لەوە چی خەڵک نەیتوانیا خەڵک بکوژێ و یاسا سەروەر بواە چقوێڵگیری وڵا مامە یاساکەمان تەواو نییە ناگە یاسا تەواو بێ من وەرم خەڵک کوشم تۆ وێری خەڵک کوژی ئەوەی گوێبیستی بوون ڕای هاوڵاتیان بوو کە بەشی زۆریان پێیان وا بوو حکوومەت و لایانی پەیوەندیدار و دەسەڵات بەرپرسە لەوەی کە خەڵکانێک چەکی بێمۆڵەتیان پێبێ و لە هەمان کاتیشدا یەکێک لەو هاوڵاتیانە کە قسەیەکی سەرنجی زیاتر ڕاکێشان باسی لەوەی 4 ساڵە کەیسێکی لە دادگایە بەڵام بێهیوا بووە لەوەی کە حەقەکەی خۆی وەربگرێتەوە لە ئێستادا بیری لەوە کردوێتەوە خۆی حەقی خۆی بەڕێگە نایاساییەکەی وەربگرێتەوە تا بەرنامە بە یەگەیشتنەوەیکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سپادەزانە